دوو لە پرۆژە گرنگەکانی هەڵەبجە کە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی دروستکردنی هەردوو و پردی تووەقوت و سازانە. زیاتر لە 6 مانگە پرۆژەی پردی تووەقوت لە ئەنجومەنی وەزیران چەقیوە. بەڵام جەگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت پێشەوەی ئێمە بگەینە لای پیان ڕاگەیاندووە پرۆژەکە تێپەڕێنراوە کە کێشەیەک لە نێوان ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئاوەدانکردنەوە و کۆمپانیاکە ڕێکارەکانی ئەنجامدانی پرۆژەکەی ڕاگرت بوو. کۆمپانیاکە هەندێک گرفتی تەکنیکی گرفتی ئیداری ئەتوان بڵێم گرفتی یاساییشی لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە هەبوو. ئەم بەیانیە ئەو لیژنەی کە دوێنێ سەردانیان کرد بە دوواداچوونیان کرد و پێیان ڕاگەیاندین کە لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیەکە دەرچووە کە بدرێ بە هەمان ئەو کۆمپانیا بەو ڕێکارانی کە وەزارەتی ئاوەدانکردنەوە تەواوی کردووە و ئاراستەی وەزارەتی ئاوەدانکردنەوە کرێ بۆی گرێبەستیان لەگەڵ ئەنجام بدرێ بۆ بەتایبەتی بۆ پردی تۆقت لەگەڵ ڕێگەی تۆقت. سەبارەت بە پردی سازان ئێمە لە پارێزگاوە دوای ئەوەی کە پرۆژەکە دەرهێنرا لەو پاکێجە ئیعلانمان کرد و دەرچوو بۆ کۆمپانیای دەڵەمەڕ. بڕیارە پرۆژەی پردی تووەقوت بە ڕێگاکەیەوە بە گوژبەی 28 ملیار دینار بچێتە بواری جێبەجێکردنەوە. هاوکات پرۆژەی پردی سازان بە تێچووی 861 میلیۆن دینار دراوە بە کۆمپانیا. لێ پرسراوی پلاندانان لە دیوانی پارێزگای هەڵەبجەش دەڵێت ڕۆتین و نەبوونی سیولە لە بانکەکان دوو گرفتی سەرەکین بۆ دواکەوتنی پرۆژەکانی پارێزگاکە. گرفتی نەبوونی سیولە لە بانکەکانایەمەژە هەمومان نەزانین هەموو پرۆژێک بە سیولە و بە دابینکردنی نەختینە بڵێن پارە بۆی پرۆژەکە چێتە پێشەوە. ئەوە گەورەترین گرفتە. گرفتی کەشمانەیە مەسەن هەندێک ڕۆتین داروای لە وەزارەتەکان پرۆژە دێجاروە داوای زەویەکەی زەویەکە کشت و کاڵێت چەند ساڵێکی پێچێتە و جنسی ئەو زەوی ئەگۆڕن تاکو بتوانێت ئیسفادەی لێ بکرێت بۆ ئەو پرۆژەی کە توێ ئەنی هەمانە 4 ساڵ 5 ساڵی قاندۆ بۆ نمونە وەکو زەوی بۆ منتیقەی ناوچەی پیشەسازی کە دابین کراوە تازەی یعنی موافقەتەوە. بە پێی زانیاریەکانی پەیام بەشێکی زۆری پرۆژەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە کارکردن تێیاندا وەستاوە. ئەمە لە کاتێکدا پارێزگاکە پێویستی بە بڕی 123 ملیار دینارەیە بۆ تەواوکردنی 101 پرۆژە. تا ئێستا پاش بە پارێزگابوونی هەڵەبجە هیچ پرۆژەیەکی استراتیجی بۆ شارەکە ئەنجام نەدراوە کە پارێزگاکە لە ڕووی ئابووریەوە ببوژێنێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.